رددين هادي اوفر 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 ما مناوەندی بوو یاریزانەکانمان ئەتا ئێستا مەسەڵەن پێکەوە یاریان نەکردیان پێویستمان بێ یاری تەجریبی زیاتر هەبوو دەتوانم بڵێم میوانم لەناو یاری اختیباری کردیان بەس ئینشاءالله دەگەینە تشکیلەی نهایی و فەرێقەکە بەرەو پێش دەڕۆ فەرێقەکە ما هەفتەکە هەز ڕۆژە وەرمان گرتیان کەم کوڕیمان زۆرە دەتوانم بڵێم لە نوێ ئەو فەرێقەمان دروست کردیان ئەوەش پێویستی بەکاتە یاریەکە داخراو بوو لەبەرەوەی هەردوو تیپ لە سەرەتای ئەوەی گەڕی یەکەمە ینی دەتوانم بڵێم گۆڕانکاریمان کرد بۆ هەردوولا بەڵام هیوادارم لە یاریەکانی داهاتوو بتوان باشتر و ئەدایەکی باشتر و ئەنجامێکی باشتر تۆمار بکەین هەرچەندە بەڕاستی یاری یەکەم هەر ئەوهایە خاڵێکیش لە بۆمە زۆر باش بوو لە ناو یاریگای یانێ ڕواندز زۆر لە ئەرزانەکان ڕازیمەوە الحەمدوللا دەتوانم بڵێم ئەگەر ئەوها یاری بکەین لە یاریەکانی داهاتوو دەتوانین ئاسو ئەنجامی باشتر بەدەست بێنین